بەڵخۆشەویستان تەوەری یەکەمی ئەمڕۆی بەیانی باش کوردستان تایبەتە بە بابەتێک کە پەیوەندیدارە بە سروشت و ژینگە و ئاژەڵی کێوی و باڵندەی کێویەوە دیارە سەربەست لە زۆربەی بابەتەکاندا هەمیشە ئێمە ئەو کاتە بیری سروشت و جوانیمانەکەوێتە کە لە وەرزە گەرمەکانیان خۆمان سەردانیان دەکەن بەڵام بەڵێ لە بەتایبەتی وەرزی بەهار کە ڕوو دەچینە شوێنە گەشتیاریەکان و سەردانی ئەو شوێنانەکەن بیری ئەومانەکەوێتەوە کە چۆن ژینگەی بپارێزین یاخود چۆن سروشتەکەی یاخود ئەو ئاژەڵانی کە لەو شوێنانەدا بوونیانەیە بپارێزین بەڵام وەرزە ساردەکانیش بە دەرنی لەو گیر و گرفتانی کە بۆ ئاژەڵ و یاخود باڵندە کێویەکان ڕوبەڕویان دەبنەوە ئێمە ئەمڕۆ گفتوگوێن بابەتەکەین بە میوانداری سازان تۆفیق و تەبێژی ڕێکخراوی سروشتی کوردستان. سازان خان بەخێر بیت سڵاو لێ سازان خان پێم خۆشە سەرەتا ئاماژەیەک بە ڕێکخراوەکەی خۆتان بێ چوارچێوەی کارەکانتان میکانیزمی کارەکانتان و چۆن خزمەت بە ژینگە و ئاژەڵی کێویەکە. بەڵێ ڕێکخراوی سروشتی کوردستان ماوەی 9 ساڵە دامەزراوە و ڕێکخراوێکی ناحکومیە. ئەم ڕێکخراوە هیچ سەرچاوێکی دارایی نییە، سەرڕاوی هیچ سەرچاوێکی دارانیە ساڵانە چالاکیەکانی بەردەوامە. من ئەتوانم پێت بڵێم لە ساڵی ڕابردووە نزیکەی 80 چالاکیمان هەبووە، 80 چالاکی جۆراوجۆر کە ئەمەش چالاکیەکانمان گشتگیرن بێگومان لە هەڵمەتی نەمامچاندن و پاراستنی یان ئەتوان بڵم ڕێنمایی ژینگەی بۆ شوێنە گشتیەکان بۆ هەر کەسێکە پێویستێتی. مینەکانی ئێمە گشتگیرە ینی لە یەک بابەتان ناوەستێتەوە و ژینگە وەکو ئەوی لای خەڵک تەنها بە سەوزای و ئەوە ناسراوە لە ڕاستیا ئەوە نییە. ژینگە کۆمەڵێک شتەگرێتەوە کە ئێمە کارمانتیا کردووە، پاراستنی ئاژەڵەکان، کارکردن لەسەر ڕێنمایی ژینگەی و یاسای ژینگەی کە ئێستا نیازمانە کاری لەسەر بکەین. ئێمە لە ماوەی ساڵی ڕابردووە نزیکەی 80 چالاکیمان هەبووە باسم کرد. چالاکیەکان لە هەڵمەتی دژی توندوتیژی دژی ئاژەڵان و چالاکی پاراستنی سەوزایی و زیادکردنی سەوزایی و ڕێنمایی سەوزایی و تا ئێسش بەردەوامی. بەڵێ سازان خان بەبێنە سەر ئەوەی کە لە وەرزەکانی بەهار و هاوینە زیاتر هاوڵاتی نەچنە دەرەوە بۆ سروشت بەرکەوتنیان لەگەڵ سروشتە ئابێ بە دڵنیاوە کۆمەڵی گیر و گرفتیش ڕوئەدا وەکو سەرپێچیکردن وەکو درێژیکردنە سەر سروشت ئاژەڵی کێویەکان. ئابزانین ئەو گرفتانە چین کە ڕوبەڕووی سروشت و باڵندە کێویەکان ئەوێتەوە لە وەرزی زستاندا لەلایەن هاوڵاتیانەوە. وەکو بەڕێزی شت ئاماژت پێدا بە پێی وەرزەکان ئەو گرفتانە گۆڕێ. لە وەرزی هاوینە ئەتوانین بڵێن زۆرتر شکانەوەی دارەکان و پیسکردنی ژینگە و ئەو سەوزایی کە ئەو سروشتێک کە ڕووی تێکەین بۆ لە سەیرانگاکانە، بەڵام لە وەرزی زستانە زیاتر لە ڕاوکردنا خۆی بینێتەوە. بەداخەوە ڕاوکردن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر دڕندانەیە و هیچ بەهایەکی ئینسانیانێتیان ناپارێزرێ. ینی هەر ئینسانێک کۆیان ئەتوانم بڵم هەر کۆمەلگای کۆمەڵێک بەهای هەیە کە ئەتوانێت کارەکانی خۆی پێڕاپەڕێنێ، بەڵام لە کۆمەلگەیمەیە ئەو بەهانە لە بەرچاو نەگیراوە، تەنانەت بەهادینیەکانیش بەداخەوە ئەتوانم بڵێم ڕاوکردن زۆر زیادی کردووە و ئێستا بووە بەنەری تێکتەنانە لەناو گەنجەکانی شاباوە. ئەمە کاریگەری زۆر خراپی هەبووە. بینین ڕۆژانە پێ ئەو ئامارانەی پۆلیسی دارستان بڵاوی ئەکاتەوە کە ئەمە بەشێکە لەو ڕووداوانەی کە هەیە. بە پێ ئەو ئامارانەی کە بڵاویەکەنەوە ئەبینین کە خەڵکی ئێمە بەڕاستی ئاسکە کوژێ بچکە لە سکیایەتی، کەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە. ئەبینین کە شەڕەکەوە کرێت، ئەبینین کە شەڕەسەگەکرێت. ئەمە زۆر دژی پاراستنی ئاژەڵانە و ئەمە وێرانکردنی سروشتە. بەداخەوە هۆکاری ئەمانە بۆتە هۆی ئەوەی کە ینی لە سروشتی ئێمەیە لە تەبیعەتی ئێمەیە زۆرێک لە ئاژەڵەکان کەم بنەوە، جۆرەکانیان لە ناو بچن. بۆی بەداخەوە ئەمە بڵاوە ینی لە یەک ناوچەشانیە ئەتوان بڵێم لە گەرمیان ڕێژەکە زۆرترە لە هەنێ شوێنی تر و لە هەنێ مەنتیقی ناوچەی دوهۆک و چەمچەماڵ و لە سنووری هەولێریش هەر زۆر بەربڵاوە بەداخەوە و ڕێکاری پێویستیش ئەتوان بڵم نەگیراوەتە بەر. هەنێ جار ئەو ڕێکارانشی ئەگیرێنە بەر بەداخەوە کەسێک کە دەستگیرەکرێ بە بۆنەی بەهۆی ئەوەی کە
پلەیەکی باڵای هەیە بەهۆی ئەوەی کە دەستڕۆیشتووە ئازا دەکرێت و ئەو سزانشی کە دیاریکراون بەداخەوە زۆر محەددن زۆر کەمن لە ئاستی ئەویانی لە ئەس ئەو تاوانە گەورانانی بەداخەوە. بەڵێ سازان خان باست لەو حاڵەتانە کرد کە ڕوبەڕووی ئاژەڵەکانە بێتەوە و مامەڵەکردنی تاکی کۆمەڵگەی ئێمە لەگەڵ ئاژەڵی کێوی یاخۆت لەگەڵ بەگشێوکی گشتی سروشتی کوردستانە باس لەو کرد کە لە ئاستێکی وەک پێویستانە هەمانگی ئێوە لەگەڵ پۆلیسی دارستان و لەگەڵ لایەنە بەرپرسەکانە کە بەرپرسیارن لەم بابەتە و لە پاراستنی ئاژەڵ و مامەڵەکردنیان ناچۆن. بەڵێ بە حکومیەوەی ئێمە چالاکیەکانمان زیاتر لە سنووری سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و مەنتیقانەیە لە هەولێر و دهۆک تا ئێستا ینی نەمانتوانیوە یان ئەتوانم بڵێم بەدەمەوە هاتنی خەڵک نەبووە بۆ ئەوەی هاوکارمان بن لەوێ ئەنداممان نییە ئێمە یان نوێنەرایەتیمان نیە توان بڵم چۆن ئەندامێکمانە بەڵام نوێنەرایەتیمان نییە لەوێ ئەو هەماهەنگیە نییە بەڵام لێرە هەماهەنگیمانەیە لەگەڵ پۆلیسی دارستانی سلێمانی و لەگەڵ دەستی ژینگە و لایەنە بەرپرسەکانی تر ئەوانیش ئەتوان بڵم کاری خۆیان کردووە بەڵام لە ئاس پێویستانە لە ئاس خواستی ئێمانە کامانەوێت بەڕاستی ئاژەڵەکان پارێزراو بن بۆی سروشتی کوردستان پارێزراو بێ بەداخەوە لەو ئاسانیە. بەڵێ سازان خان بابێنە سەر ئەوەی ئێوە چیتان کردەوەی کە هاوڵاتیان هۆشیارکەنەوە کە بە شێوشی ناتەن دروست سەرپێچی نەکەن و دەستدرێژی نەخەنە سەر ئاژەڵەکان و ژینگە ئێوە هیچ ئامارێکتان نەبەردەستایە کە ساڵی ڕابردوو دەستدرێژەکان چەند بوون ئامارەکان ئەو ئاژەڵانی کە کوژراون بە شێوشی نایاسایی. بەپێی ئەوەی ئێمە ئاگادارین ئەوەی کە لە پۆلیسی دارستانەوە بڵاو کراوەتەوە 530 کەس لەسەر دیاردەی ڕاوکردن دەستگیر کراون. ئەم ڕێژێ ئەتوانم یان ئەم ژمارە ئەتوانم بڵم ئەو ژماری حەقیقی نییە. ینی ژمارەکە زۆر لەوە زیاترە بەڕای ئێمە بەڵام ینی ئەی بینین 530 کەس تەنها لە پارێزگای سلێمانی بۆ دیاردەی ڕاوکردن زۆر زۆرە ینی ژمارەیەکی زۆر زۆرە لەگەڵ ئێمە ژمارەی ڕاستی نییە. ئێمە وەک خۆمان لە مانگی 11 کۆنگرەمان بەست مانگی 11 ساڵی ڕابردوو کۆنگرەی ئەم ساڵمانیانی بۆ ئەوە بوو کە شێوازی کارکردنمان بگۆڕین. ئێمە لە ئێستا شێوازی کارکردنمان بۆ ئەو گۆڕیوە کە کار بکەین لەسەر یاسای ژینگەی و پەروەردەی ژینگەی ڕێنمای ژینگەی بۆ قوتابخانە و خوێندنگەکان و کار بکەین بۆ لەگەڵ پەرلەمانتارانی کوردستان بۆ دانانی یاسای ژینگەی پێویست بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە دیاردەی ڕاوکردن ئەوە ئێستا لەو هەوڵەیان بە هیوای ئەوەین کە لایەنە پەیوەندیدارەکان و پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان حکوومەت بە دەم ئەو هەوڵەی ئێمەوە بەس. سازان خان تەنها گرتن و سزادان بە شێوەیەکی یاسایی ئەمە چارەسەر یاخود ئێوە چیتان کردەوەی کە هاوڵاتیان هۆشیار بنەوە بە دۆستی ژینگە لەگەڵ ئاژەڵەکانە ببنەوە بە دۆست واتە پێت وانە کە گرتن نابێتە هۆی چارەسەرکردنی گرفتەکە؟ بەڵێ بەتەنیا دەستگیرکردنی شخصەکان نەخێر نابێت بە هۆیەوەی کە خەڵک هۆشیار بێتوان دوورکەوێتەوە لەم دیاردە ناشرینە وەکوتم ئێمە بۆ ئەوە کار لەسەر پەروەردەی ژینگەی یەکەین. پەروەردەی ژینگەی شەبێ لە بنەڕەتی و لە خوێندنگەکان بەڵێ لە ڕابردووە وەکوتم هەماهەنگیمانە بووە لەگەڵ خوێندنگەکان بە دەرەجەی 2 بەڵام لەگەڵ باخچەی ساوایان و ئەو شوێنانەی ترکە لە ئاسی بچووکەوە دەست پێکات چکە بەڕاستی پەروەردە بێت لە بنەڕەتیەوە بێت. کارمان کردەوە هەوڵمانیاوە لە هەر شوێنێک هۆشیاری ژینگەی بڵاو بکەینەوە لەم ناوەندانەی خوێندنەوە ئێستا لە بەرنامەمان ناهەیە کە کار بکەین بۆ ئەوەی ئەمە ببێت بەوانەی ژینگەی بۆ ئەوەی تەنیا ئێمە نەگرێتون چونکە ئێمە چەند کەسێکی محەددین و ناتوانین ئەوەی کە سروشتی کوردستان پێویستێتی بێین ئەوە دابینیکەین بۆیە ئێمە کار ئەەکەین بۆ ئەوەی ببێتە وانەی ژینگەی کاتێک بۆ وانەی ژینگەی و لە خوێندنگەکانە خوێنرا ئەمە کاریگەری ڕاستەوخۆیە بێ لەسەر هەر تاکێکی کۆمەلگا و بۆ پەروەردەکردنی جیلێکی نوێ کە ئەم جیلە بتوانە پارێزگاری لە ژینگەکەی خۆی بکە. بەڵێ سازان خان بەدەر لەو دەستێوەردانە مرۆیانە یاخود لەو دەستدرێژیکردن و پێشێلکردنی ماف و دەستکاریکردنی سروشت و ئاژاڵانە بەدەر لەمانە هەندێک کێشە و گیرروگرفتی سروشتی هەن بە شێوکی گشتی ئەو کێشانە کە لە وەرزی زستانە بە تایبەتی ڕوودەدەن کێشەکانی خۆراکن. ئێوە لە چارچەوەی کارەکانتانە تا چەند
گرنگیتان لە بابەتی خۆراکی ئەو ئاژەڵە کێویانە یاخود باڵندە کێویەکان ئەوەی کە خواردنیان وەک پێویست دەست نەکەوێت لە وەرزستان. بەڵێ ئێمە بە هەماهەنگیمان لەگەڵ ڕێکخراوەکانی تری ژینگەی ینی کارمان کردووە بۆ ئەوەی بەتابەت لە هاتنی شەپۆلەکانی سەرمایە ئەو خۆراکە زیادانی کە هەیە ببرێتە شاخەکان و بێتە و شوونانی کە باڵندەی کێوی ڕووی تێکە و پێشتریش پێش هاتنی ئەم شەپۆلی سەرمایە ئێمە ڕاگەنجاومان بڵاو کردەوە داوامان لە هاوڵاتیان کردکەمە بەتەنها بە ئێمە ناکرێت و ئێمە بەشێکی بچووکەم کۆمەلگەین ڕەنگە بتوانین لە شوێنێکە ئەوە دابینکەین بۆ باڵندەکیەکان بەڵام ناتوانین لە تەواوی کوردستانەوە دابینکەین بۆیە ڕاگەنراومان بۆ هاوڵاتیانی کوردستان بڵاو کردەوە و داوامان لێکردن کە بەر لە هاتنیم شەپۆلی سەرمایە ئەو خۆراک و پاشماوانی کە پێویستیان نییە بیبێنە شوێنە ساردەکان بۆ ئەوی باڵندەکیەکان بەدەمهاتنی خەڵک بۆم بابەتانە چۆنە تا چەند هەماهەنگی ئێوە و پۆلیسی دارستان لە چ ئاستێکە ئایان بێنن وشاری خەڵک بە خۆشحاڵیەوە لە بەشێک لە شوێنەکان هەماهەنگیە بۆ توانین بڵێم لە ناوچەی پیرەمەگرۆ لە ناوچەی گەرمیان بینیمان کە خەڵک خۆراکی پاشماوەی خۆراکی خۆی ئەبردە سەر شاخەکان و یان ئەو شوێنانی کە ساردن بۆ ئەوەی باڵندەکیەکان سوودی لەوە بگرن. بەڵێ سازان خان گەڵ هاتنی وەرزی زستانە لەوات چێ دارستانەکان ببنە قوربانی یەکەمە دەستی هاوڵاتیانەوە بۆی بڕینەوەی دارەکان و بۆ کارێنانە بۆ بەسی سوتەمەنی ئێوە هیچ ئامارێکتان لەبەردەستە کە لە وەرزەکانی زستانە بە تایبەتی ئێستا سەرمایە و لەواتچی ئەم هەفتەیە شەپۆلێکی بەفربانی ڕوو لە هەرێمی کوردستان بکە هیچ ئامارێکتان لەبەردەستە کە دارستانەکان ڕووبەڕووی مەترسێ بنەوە ڕووبەڕووی بڕین و لە ناوچوونە بنەوە بەداخۆ ئێمە وەکو ڕێکخراوێکە ئیمکانێتێکی وامان نییە نەک ئێمە تەنانەت پۆلیسی دارستانیش ئەوەی لە بەردەسانیە بەداخەوە وەکو ئاگادارە نەبوونی سوتەمەنی کاریگەری هەبووە لەسەرەوەی خەڵکدار ببڕێتەوە بەڵام بەشێکی تریشی ئەگەڕێتەوە بۆ وعی خەڵکی ئێمە هەنێجار هەر ینی نەوتەکەیشیە و ئیمکانێتیشی هەیە حەزەکاتدار ببڕێتەوە زۆپایدار دابنێ ئەمە مەترسێکی زۆر گەوری هەیە لەسەر ژینگە و ئەمە تەنیا مەترسی نییە لەسەر سروشت و ئەوەی کە مەسەرەن ئێمە بڵێن جوانێکی یاوە بە سروش مەترسیە لەسەر تەندروستی ئینسانەکانیش بۆ نمونە کاتێک تۆ دارێکە بڕیتەوە ڕێژەی ئۆکسسیجین کەمە بێتەوە دوانۆکسیدی کاربۆن زیاکە بەمە تەندروستی مرۆڤ ینی بەرەو تێکچوونەچێ وردە وردە کاتێک ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن لە سروشت تا زیاکە و ئۆکسسیجین کەمەکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ینی نەخۆشی زیاد بکە کۆمەڵێک نەخۆشی بەداخۆ بینێ سەر شێر پەنجە زۆر زیادی کردو ئەمەشە گەڕێتەوە بۆ کەمی سەوزایی کەمی سەوزایش ڕاستە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ حکومەت کە ڕێژێکی باش نەمامی ئەگەر نەچانە بێ بەڵام بەشێکی شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە داری زۆر ئەبڕێتەوە بەتابەت لە دارستانەکان و سنووری دەرەوەی شارە ئێمە وەکوتم ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی ژینگەی بۆی ئێمە بڕیارمان ناوەوە بڕیاری ئەم کۆنگرێمان ئەوە بووە کە کار لەسەر پەروەردەی ژینگەی بکەین کاتێک کارمان کرد لەسەر پەروەردەی ژینگەی ئەتوانین تاکێک پەروەردە بکەین کە پارێزگاری لە سروشتی خۆی بکە کاتێک پارێزگاری لە سروشتی خۆی کە لەو ڕێگە پارێزگاری لە تەندروستی خۆشیەکە. بەڵێ سازان خان لە ڕووی بوونی جۆرەوە جۆری ئاژەڵی کێوی یاخود باڵندەی کێوی ئێوە و کوڕەخراوەکەتان هەرێمی کوردستان لە چ ئاستێکە بینن پێتان وایە دەوڵەمەندە یاخود هەژارە لە ڕووی جۆری ئاژەڵەکان یاخود باڵندە کێویەکانەوە و تا چەند کارتان لەسەرەوە کردووە کە بەدەر لە پاراستنیان کار بکەن لەسەر جۆر و زۆری جۆرەکانی ئاژەڵ و باڵندە بەداخەوە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان هەژارە لە ڕووی جۆری ئاژەڵەکانەوە بە حکومیەوەی ئەوە بەشێکی ڕاوکردنە بەشێکی بۆ نمونە خەڵک هەر وەکو دوژمن ئاژەڵەکانە بینێت ینی ڕاستە بەشێکی بۆ خۆشی خۆیەتیویان بۆ ئەوەیە کە بەکارێنی وەک خواردن بەشێکی بۆ ئەوەیە کە وەکو دوژمنەی بینێت ئەتوانین بڵێن مەسەلەن کاتێک بەرازێکە بینێت ئەیکوژێ لەبەری بە دوژمنی خۆی زانێ ئەمە وای کردووە کە جۆری ئاژەڵەکان لە هەرێمی کوردستان زۆر کەم بنەوە نوعەتیان کەم بێ لە هەر جۆرێک چەند تاکێک هەبێ بەتابەت ئاژەڵی وەکو ئەتوان بڵم شێر و پڵنگ کە هەر نایبینین هەر نازانین هەیە یان نییە بەداخەوە ئەمە زۆر کەم بۆتەوە ئەمەش وەگوتمە گەڕێتەوە بۆ وعی خەڵک
بۆیە دیسانەوە گەڕێنەوە سەر و خاڵی کە پێویستە کار لەسەر پەروەردەی ژینگەی بکرێ پەروەردەی ژینگەی بنەمایە بۆ ئەوەی ژینگەیەکی تەندروستمانە خۆتان کارتان نەکردووە لەسەر جۆری ئەو ئاژەڵانە یاخۆت لەسەر هێنان یاخۆت ڕێنمایی دەرکردن لە کاتی وەرزی زاوزێکردنی ئاژەڵەکانە ئێوە بتوانن وەکو ڕێکخراوێک کە پەیوەندیدارن بە سروشتەوە کار لەسەرەوە بکەن کە ئەم جۆرە نەک هەر بپارێزرە بەڵکو تەشەنە بکە و گەشەی پێ بدرێن بەڵێ ئێمە وەکوتم ئیمکانیتمان زۆر کەمە ئێمە کۆمەڵێک کەسی خۆبەخشین ئەتوانم بڵێم هەر کەسە و دەرچوی شوێنێکە هەر کەسە و پسپۆڕی شوێنێکە بەڵام خەمی ژینگە کۆی کردوینەتەوە و ڕێکخراوەکەمان تەواوی چالاکیەکانیشمان ئەتوان بڵێم لەسەر ئەرکی خۆمان بەڕێواچێ ینی هیچ داهاتێکمان نییە وەک چۆن ئەکرێ ئابوونە ئەگەر بیست بێتان ئابوونە خۆمان هەیە ئەوە کۆیەکەی نوێیان هاوکاری بۆ ڕێکخراوەکەمان و چەند کەسێکی دڵسۆزی ژینگەش ئەتوانم ئاماژەی پێ بم کە هاوکاری ڕێکخراوەکەیان کردووە ئێمە ئیمکانێتێکی کەممانێ ئەو توانایمان نییە بچین بتوانین لە دەرەوە ئاژەڵی کێوی بێنین و لێرە زیادی بکەین ئەمە بە بڕای من ئەرکی حکومەتە ئەمە ئەرکی حکومەتەوە ئەتوانێت ئەو کارە بە باشی ئەنجام بە ئەو کاتە ئێمەش هاوکارە بین بۆ پارێزگاری لێکردین بەڵێ سازان خان یەکێکی تر لە بابەتانە چونە دەرەی هاوڵاتیان لەگەڵ خوانە مەجموعە کەلوپەل وشت ئەبن بێخوان بەجێڵن لەوات ئەگەر لە وەرزی هاوین و بەهاردا ئەمە تا ڕادێک ئاسایی بکە هەرچەند ئاسایی نییە بەڵام لە وەرزی زستانە بەهۆی کەمبوونەوەی خۆراک و لەوات ئاژەڵەکان ئەمە هەرچەند کە ژینگە پیزەکە مەترسی بە بەسەر ژیانی ئاژەڵەکانی چونکە بەهۆی کەمبوونەوەی خۆراک و لەواتێ ئاژەڵەکان سوود لەو پاژماوە پاشەڕە و نایلۆن و پاکە توشتانە ببینن ئەمە تا چەند ئەبێتە مەترسی تاوەکو چەند هاوڵاتیان هۆشیاریان هەیە کە ئەم کارە نەکەن لەگەڵ خوانە ئەو پاشماوەی کە هەیە نەبهێنەوە بەناو شارەکان و دواتر لە شوێنی تایبەتی خوافڕی بدەن بەڵێ بەداخەوە و دیاردەیە ئیتر کە گەشتەمانی سێ دەست پێەکە خەڵکی ئەمە تا ئێستا لەگەڵ ڕێزم بەشێکی نەگەشتەوە ئاستی کە بتوانێت پاشماوەکەی خۆی کۆبکاتە و بهێنە بیکاتە شوێنی مەبەستەوە یان شوێنی دیاریکراوە ئەوە زۆر ئەبینین بەتابەت ئەتوانین بڵێن پلاستیک وە نایلۆن و شتانن کە ینی لە شی نابنەوە لە زەویە ئەمە جگەلەوەی زیانی بۆ وەکو سروش بۆ زەوی و بۆ ڕۆکەکان هەیە زیانی بۆ ئاژەڵەکانیش هەیە وەکوتی بەکاریانێنێتەوە مەسەرەن تۆ ئەم ئەتوان بڵم حەزەکەم ئاماژە بە شتێ بکەم پلاستیک بە 200 ساڵ ئەنج ئەتوێتەوە و نایلۆن بە هەمان شێوە ئەنجاشی ئەبێتەوە لەو زێ ئەمە زیانێکی زۆر زۆر بە ژینگە ئەگەێنێ ئەمە حسابی بۆ نەکراوە خەڵک بیری لێ ناکاتەوە ئەمەش ینی هۆکارە بۆ ئەوەی کە بۆ زۆر نەخۆشی ئەتوان بڵم بۆ زۆر نەخۆشی هۆکارە بۆ زیادبوونی کۆمەڵی نەخۆشی لە هەرێمی کوردستان تەنیا هۆکاری نییە ناتوانین بڵین تەنیا خواردن بۆ نمونە نەخۆشی شێرپەنجە ناتوانین بڵین تەنیا خواردن یانە جوڵانیان ئەوە بۆیە من داواکەم لە خەڵکی کوردستان کاتێک ڕۆکەنە سەیرانگاکان بۆ بە سەربردننی کاتێکی خۆش بیر لەوەش بکەنەوە کە ئەم سروشتە نەشێوێنن بۆ ئیجارێکی تر ڕووی تێ بکەنەوە بەڵە سازان خان سپاس بۆ ئامادەبوون ئێمە دەستخۆشیتان لێکین ئومێدی کاری باشتر و چاکترتان لێکین بە تایبەتی بە بابەتانی کە پەیوەندیدارن بە سروشتی کوردستان و سپاس بۆ سازان تۆفیق وتەبێژی ڕێکخراوی سروشتی کوردستان